سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتەتان باش. هەرێمی کوردستان بە قەیرانێکی سیاسی و هاوکات ئابووری و تەنانەت تەندروستیشدا تێدەپەڕێت. چەندین دەنگی جیاواز و ناڕازی لەسەر ئاستی شەقام، لەسەر ئاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، هاوکات لەسەر ئاستی هێز و لایەنە سیاسیەکان لە ناوخۆی هێزە سیاسیەکان هەیە. داوا دەکرێت کە هەموو ئەو دەنگە ناڕازیانە کۆ بکرێنەوە بە مەبەستی ئەوەی کە کاریگەری دەنگە ناڕازیەکان زیاتر ببێت. قسەی جیاواز هەیە لەبارەی شێوازی کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکان لە ناو هێزە سیاسیەکان دەنگی جیاواز دروست بووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا نوێترین پێشهاتی سیاسی لەبارەی دەنگە ناڕازیەکانەوە دەرکردنی بەیاننامەیەک بوو لە ڕێگەی هەوڵە ناڕازیەکانی گۆڕەپانەکە ناسراو بە هەنگ هاوکات ڕەوتی ئایندەی نیشتیمانی ناسراو بەڕەوا پێکەوە هاوبەشی ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە لە کۆمەڵێک خاڵ پێگات بوو. من ئەمڕۆ لەگەڵ دوو میوانی بەڕێز گفتوگۆی ئەو بابەتە دەکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان چیا عەباس ئەندامی سەرپەرشتیکاری ڕەوا هاوکات لەگەڵ بەڕێز سعید کاکەی چاودێری سیاسی. سڵاوتان لەبێت و ئەم کاتەتان باش. سپاس بۆ ئەو دەرفەتە. سەرەتا لە بەڕێز سعید کاکەیەوە دەست پێ یەکەم. کاک سعید ئەم کاتت باش. ئەمەوێ بزانم ئێوە لە ڕاگەندراوەکەیە داواتان لە گۆڕانکاری ڕیشەیی کردووە لە هەرێمی کوردستان. ئەمەوێ بزانم دەتانەوێت چۆن گۆڕانکاری ڕیشەیی لە هەرێمی کوردستان بکرێت. کاک سعید گوێت لە دەنگی منە؟ کاک چیا تۆ گوێت لە دەنگمە؟ بەڵێ گیانە. سڵاوت لێبێ ئەم کاتت باش. ئەمەوێ پرسیاری ئەو بکەم کە ئێوە داوای ئەوەتان کردووە کە گۆڕانکاری ڕیشەیی بکرێت لە ڕاگەیاندراوەکە یەکێک لە خاڵەکانی ئەوەیە. پێتان وایە لە هەرێمی کوردستان چۆن دەتوانرێت گۆڕانکاری ڕیشەیی بکرێت؟ زۆر سپاس. گۆڕانکاری ڕیشەیی شەمچێکە لێکتەگەیشتنێکی ڕێژەیی هەیە. باشە. ئەتوانی لە چەند بوارێک تا گۆڕانکاری ڕیشەیی بکەیت، لە چەند بوارێکی ترا هەر لە مێژووشەوا بۆ هێدی لەسەر خۆ هەنگاو بە هەنگاو ئەو گۆڕانکاریان ناکرێت. ئەوەی کە ئێستا مەبەرسە لە گۆڕانکاری ڕیشەیی ئەوەیە کەوا دەسەڵات پێڕەوی یاسا بکات، یاسا سەروەر بێت، پرۆژەی چاکسازی پرۆژەی حکوومەت و پرۆژەی تەنیا حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکانی پرۆژەی خەڵکە ئەبێت خەڵک ئەو پرۆسەیە دەست پێ بکات و لەسەر هەرکی دەسەڵاتە کار ئاسانی بۆ کاوە پەرلەمان ڕێسا و یاساکانی بۆ داڕێژێت. دوایەوە گۆڕانکاری ڕیشەیەوەیە کەوا سیمای نەتەوەیی سەربەخۆیی سەروەری دەسەڵات حکوومەتی هەرێم تێگەی بگەڕێتەوە بۆ خۆی و مامەڵەیەکی نیشتیمانی و نەتەوەیی لەگەڵ وڵاتانی ئیقلیم و لەگەڵ بەغا بکە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی کەوا ئێوە پێتان وایە کە سەروەری دەسەڵات لە دەستی حکوومەتی هەرێم خۆیدا نەماوە؟ سەروەری دەسەڵات خۆی پێشێری کردووە. خەڵک نەچون ئەو سەروەریەی دەسەڵات پێشێر بکەن بەوەی کەوا کێشەی گەوریان هەبێت لەگەڵ بەغا. ئیتر بەغا هۆکارێکیشە، ئەو ئینسان ناتوانێت کاریەوە بکە، بەڵام کە دەستیان پێکرد بە ئابووری سەربەخۆ و گویان نایە کۆمەڵێک چەندی گرنگ لەوانەکەوا پابەندی کوردە بە پابندبوونی کوردە بە دەستوری هەمیشەی عێراقەوە وەکو خۆی لە ڕاپرسیا زۆرینەی دەنگی پیاوە و کەوت ناوەی کەوا مژاملە و مامەڵی وڵاتانی دراوسە بکەن لەسەر پرسی بازرگانی و کۆمەڵەشی تر. ئەوە دەسەڵات بەرپرسیارە دەی و هاوڵاتی و خەڵکی وشان دەیمان دەسەڵاتی بە ئاگادار کردوێتەوە ئەمانە نەکەن ئەمە ئاکامەکەی خراپە بێت بە خراپەشکێتەوە بەسەر میلەتە. زۆر باشە. ئێوە پێتان وایە ئێستا دۆخی هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەوەی کە دەست بە ئەو هەموو گۆڕانکاریە ڕیشەیە بکرێت کە ئێوە داوای دەکەن؟ ئەوەی ئەمە باوەڕمان پێ هەموو سات و ئانێک کە قەیران و کێشە و ئاڵۆژی هەبێت هاوڵاتی بنکەی سەرەکی و ڕیشەیی بۆ گۆڕانکاری بێت، هاوڵاتی ماپەکان و ئەرکەکانی خۆی بسانێت و هاوڵاتی خۆی ئەو دەستگا و مؤسسات و دامەزراوانەی کە پێویستە بۆ گۆڕانکاری لە سایەی ڕێگای هەڵبژاردننی خۆیەوە بە ئیرادەی خۆی دوور لە ئیرادەی حزب و فشار و زەخت و هێزی سەگدار بتوانێت خۆی داری خۆی بکانە ناوچەکانی خۆی لەوێ نوێنەرانی خۆی بەرز بکاتەوە بۆ
ئەنجومەنێک کە پێڵێن ئەمە پێڵێن ئەنجومەنی باڵای کوردستان کە ئەو دەسەڵاتێکە چاودێری ئەدای حکوومەت پەرلەمان و هەموو دامەزراوەکانی ترەکان و هیچ بریارێکی سیاسی و یاسایەک بەبێ موافقەتی ئەو ئەنجومەنە تێپەر نەبێت. ئەم ئەنجومەنە ئێمە داوامکۆ هاوڵاتی دروستیەکات نە حیزب دروستیەکات ئێمە وەکو ڕەوا نەحیزبین نە ڕێکخراوین نەبەرێ ئێمە گردبوونەوەیەکین بۆ ئەو کەس و خەڵک و گروپانەی کەوا ئیمانیان بەم ئاساسە هەیە لەبەر ئیمانمان بەوەی هاوڵاتیە بێ بە بنکەی سەرکی بۆ ئەو گۆڕان هەموو وەختی هاوڵاتی ئەگەر لە ئەحساسیشەوە بێت لە وعیشەوە لەبێت چاکە و خراپی خۆی جانێت گەرم بێت خۆی پێکات و سەربابی خۆی گەرمەکات و برسی بێ بە کاکچیا دێمە وڵات حتمما بچمە لای کاک سعید سڵاوت لێ بێ ببوور ئەو کات بەهۆی خەلەلێکی بچووکەوە دەنگی ئێمە نەگەشتە لای بەڕێزت ئەمە بزانم بە گشتی دۆخی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا دەبینیت لە کاتێکدا ئەم هەموو دەنگە ناڕازیە هەیە ئەم هەموو داواکاریە هەیە بۆ گۆڕانکاری لەسەر هەموو ئاستەکان. بەڵێ پێشەکی سڵاو لە بەڕێستان و سڵاو لە دکتۆرچیا میوانی عزیز و سڵاو لە بینەرانتان. ئەلبەتە دۆخی سیاسی ئەمڕۆکە لە هەرێمی کوردستاندا دۆخێکی زۆر ئاڵۆز و زۆر سەخت و مەترسیدارە هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆ یەکەم دەسەڵاتێکی چەتەیی دەسەڵاتێکی گەندەڵ دووەم ئیدارەدانێکی سەقەت دەسەڵاتی چەتەیی و گەندەڵی ئەمە لە ناو حزبەکانە تەشەنەی کردووە ئەم حزبانش کە ئەم حکومەتیان دروست کردووە حکومەتەکەش یعنی حکومەتێکی بێسەروبەری قۆڕەکاری ڕێزنەگر لە یاسا و پرینسیپەکانی ئیدارەدانی حکومەتە ئەمەش دۆخەکەی وا ئالۆز کردووە کە مەترسیەکی گەورە لەسەر نەک تەنها بوونی قەوارەی هەرێمی کوردستان هەیە بەڵکو لەسەر ئەمن و ئاسایشی هاوڵاتیاندا هەیە کە ینی دوور نییە بارودۆخێکی وەکو ڕۆژانی ئەنفال و تەنانەت ڕەوەکە جەنابەت ئاماژەی پێ دەکەی کەواتەیەوە دەتانەوێت چۆن ئەم دۆخە بگۆڕن. ئێمە دەمانەوێت پێش هەموو شتێک هەردوو یەک دەسەڵاتەکە دوو حکومەتەکە بگۆڕین ئەمەش بە گۆڕانکاری ڕیشەیی دەکرێت ئەم دەسەڵاتانە یعنی ئەم دەسەڵاتە و ئەم حزبانی کە لە ناو دەسەڵاتدانەوە گۆڕن مەبەست لە چی بوو مەبەست ئەوەیە لە هەرێمی کوردستان دوو حکومەتی جیاواز هەیە لە خۆی حکومەتێکە و لە ناو حکومەتەکە چەندین دوکانی حکومداری هەیە چەندی دوکانی حکومداری دوانیان دیارە زۆر زەقە یەکیان لە زۆنی سەوز وەکو خۆیان دەڵێن و ئەوی تریان لە زۆنی زەردە بەڵام لە ناو زۆنی سەوزیشە کۆمەڵە دوکانداری سیاسی هەیە و کۆمەڵە چەکدار هەن کە ئەمانە قۆڕکاری لە ئیدارەداری حکومەت و لە ئیدارەدانی دەسەڵاتاکەن بە هەمان شێوەش ئەوە لە ناو زۆنی زەردە ڕەنگی داوەتەوە کە دەسەڵاتی بنەماڵەیی لە ناو پارتیدا ئەوە تا دەبینین چۆن ململانێ دەکەن بۆ ئەوەی زیاتر و زیاتر قۆڕکاری لە دەسەڵاتی حزبی و سیاسی و ئیدارەداندا بکەن. بڵێ زۆر باش ئێوە باز لە دروستکردنی پلاتفۆرمێکی گشتی ئەەکەن بۆ کۆکردنەوەی سەرجەم دەنگە ناڕازیەکان تەنیا داواتان کردووە یاخود کاریشتان بۆ کردووە؟ ئێمە بێگومان نەک تەنها داوای و بەڵکو کاریشمان بۆ کردووە یەک لەو بەرهەمانەی و دەستکەوتانەی کە جێبەجێ کراون ئەلبەتە لە ڕۆژی دروستبوونی ڕێکخراوی هەنگ پرۆژەی هەنگ و بە هەماشەوە پرۆژەی ڕەوا ئەوە تا شکر ئێمە و هاوڕێیان و برادرانی ڕەوا لێک تێگەیشتنێکمان ڕاگەیان لەسەر وەکو نەخشە ڕێگایەک بۆ پێکەوە کارکردن و دەرگاشمان واڵایە بۆ هەموو ڕێکخرا و دەستە و گروپەکان کە بێن پێکەوە بەدەستە جەمعی گۆڕانکاری ڕیشەیی بکەین نەک چاکسازی چونکی چاکسازیکە پێکەوە ڕاگەندراوێکی هاوبەشتان بڵاو کردوێتەوە بە زەقی لە ڕاگەندراوەکەیە بەڕوونی دەرەکەوێت لەسەر یەک بەیەکی خاڵەکان هاوڕان زۆر جەختان لەسەر هاوڕابوونی هەردوو لە ڕاگەندراوەکەیە کردوێتەوە لە ئەندێکی نزیکدا ئێوە دەتوانن پێکەوە ببنە یەک ڕەوتیان تێکەڵ ببن؟ ئێمە کراوین ئێمە زۆر نزیکین و کراوین بۆ ئەوەی
ببینە یەک ڕێکخراو و تەنانەت کراون بەڕووی ڕێکخراوەکانی تریژە بەو مەرجەی کە یعنی هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکرێنەوە لە ناو حزبەکانە کە ڕوویانداوە واتە ینی کەسانی پۆپۆلیست ڕێگای پێ نەدرێت خۆڕکاری بکات کەسانی پۆستپەرست هەلپەرست ئەوانەی کە بە ڕەشسپی بیر دەکەنەوە ئەمانە ڕێگایان پێ نەدرێت جونگە سەرێکیەکان خۆڕەکەن بۆ مەبەستی شخصی و یاخود مەبەستی حزبی چونکی وەکو کاک دکتۆر چیا فەرمووی ئێمە کار لەسەر هاوڵاتی دەکەین و ڕمی کارەکەشمان و هێز و توانامان لە هاوڵاتیەوە وەردەگرین ئەوە هاوڵاتیە دەتوانێت لە سنوقەکانی دەنگدانەوە بە هەماهەنگی و بە هاوکاری ئێمە گۆڕانکاری ڕیشەی بێنێتە ئاراوە ئەوە هاوڵاتیە دەتوانێت بەرپرسیارەتی خۆی بەکاربێنێت هەناوی هێزە سیاسەکانی دیکەوە هاتوونەتە دەرەوە بە دیاریکراوی و زۆرتر لە ناو بزوتنەوەی گۆڕانەوە هاتوونەتە دەرەوە قسەیەک هەیە لەبارەی ئەوەی کە ئێوە وەکو دەستەیەکی سربەخۆ و تەواو جیاواز لە بزوتنەوەی گۆڕان گفتوگۆتان هەبێ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەوە تا چەند ڕاستە قوربان ئێمە پێش هەموو شتێک بزوتنەوەی گۆڕان بۆ ئێمە ڕابردووە ئێمە هیچ پەیوەندیەکمان بە بزوتنەوەی گۆڕانەوە نییە ئێمە کراوین بەڕووی هەموو ئەو کەسانەی خۆیان بە ناڕازی و خۆیان بە گۆڕانکار و خۆیان بە ینی ناوێکی تر دەناسێنن کە ئەمڕۆکە دژی شێوازی ئیدارەدانی سیستەمی سیاسی و سیستەمی حکومڕانی لە هەرێمدا یانی کراوان بەڕووی هەموو ئەو بەڕێزانە هاوڵاتیان و تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنانەت لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بە تایبەت ناوچە کوردستانەکانی دەرەوەی بزوتنەوەی گۆڕان چۆنە لە ئێستادا لە ئێستادا هیچ پەیوەندیەکمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە نییە بزوتنەوەی گۆڕان ئێمە لە دیدی هەنگەوە بزوتنەوەیەکە کە بۆ بەرژەوەندی تاکە کەسی و بۆ بەرژەوەندی حزبی خۆی کاری کردووە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان کاری نەکردووە ئەوە تا حکومەتێکی پێکانە کە ئەو حکومەتە تەزویری لێکرد ئێمە پێشتر داوامان لە خانەی ڕاپەڕین و لە ژوورەکانی گۆڕان و لە جیواتی نیشتمانی و تەنانەت جیواتی گشتی کە نەچنەوە حکومەتە شەرعیەت بە پەرلەمانێکی بە ساختە و بە تەزویر دروستکراو نەدەن ڕاستە 12 ئەندا پەرلەمانیان دەنگی خەڵکیان هێنا بەڵام ئەو 12 ینی عرفێک هەیە کاتێک کە تۆ لە سەتادەی ئەو ئەندامانەی کە دەنگیان هێناوە و ببنە ئەندام پەرلەمان نەچنە پەرلەمان و چەندی یاسایی نەخۆن خۆی لە خۆیدا شەرعیەت ناداتە پەرلەمان بەڵام ئەم برادرانە بۆ ئەوەی پۆست و پلە وەرگرن لە ناو پەرلەمانە و تەنانەت بەشدار بن لە حکومڕانیەکە ڕۆشتن ئەم ڕێکەوتنیان کرد و ڕۆشتن شەرعیەتیاندا بەو پەرلەمانەی بەو پەرلەمانە سەقەتەی کە هەیە و ئەو پەرلەمانش ئەم حکومەتەی لێ دروست بووە کە ڕێز لە یاسا ناگرێ هاوڵاتی داتە پلۆسێنێ کەرامەتی هاوڵاتی لە کەرامەتی هاوڵاتی دەدات حیسیەتی دەڕوشێنێتەوە عقلی لە قاڵب دەدات هێزیشی پەرتەوانزە دەکات بۆیە ئێمە نە لەگەڵ پەرلەمانەکە داین و لە ڕوانگەی ئێمە و ئەم پەرلەمانە کە بە تەزویر دروست بووە پەرلەمانێکی ناشەرعیە و ئەو حکومەتێکی کە لە پەرلەمانەوە دروست بووە حکومەتێکی ناشەرعی زۆر باشە حتمما من دەگەڕێمەوە لای جەنابەت بۆ درێژەدان بە گفتوگۆکە بەڵام ئەمێ بچمە لای دکتۆر چیا دکتۆر ئێوە لە ئەگەنتۆکەی بازەوە دەکەن بە جددی پشتگیری خەڵکی ئازاد و دەنگی ناڕازی دەکەن لە هەڵبژاردننی داهاتوودا بەڕاست ئێوە لە چوارچەوەی پشتگیریکردن دەمێننەوە یاخود خۆتان لە هەڵبژاردندا وەکو لایەنێک بەشدار دەبن لە هەڵبژاردن بەڕێز ئێمە وەکو ڕەوا لەو باوەڕاین دەم کۆناغا نە هەڵبژاردن نە پەرلەمان ناتوانێت گۆڕانکاری ڕووسەیە بکات بەبەستم بۆ هەڵبژاردننی داهاتووی بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق حتا پەرلەمانی کوردستان ئێمە لەو باوەڕاین پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان ئەو کەسە باشانەی کە تێچن و دەنگیان بلێرەوە بوێرن ئەوانە توانن فشارێک لەسەر دەسەڵات دروستکردن لەسەر ڕایگەشتی لەبەرەوە ئەم قۆناغا ئەرکی سەرەکی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان ئەوانەی کە هەست بە بەرپرسیارەتی خۆیانە و وەکو نوێنەری میلەت
قساکەن ئەوەیە کە هەمڕای گشتی تعبیە بکەن بۆ گۆڕانکاری تر و هەر ئەوەیەکەوا پشارێک لەسەر دەسەڵات دووسەری جینا ئەزمموی 30 ساڵی ڕابردووی پیشانیاتێگەن نە لەناو حیزبی کوردیان نە لەناو دەسەڵاتی کوردیا گۆڕانکاری زۆر زەحمەتە. زۆر باشە. ئێوە پشتگیری لە هەڵبەت لە ڕێگەیاندنەوەکەیە پشتگیری لە ژمارەیەک لەو پەرلەمانتارانی کورد لە بەغدا دەکەن کە جەنابتان پێتان وایە بە جدی کار دەکەن لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان. ئێوە لە هەڵبژاردننی داهاتوو لەگەڵ ئەو پەرلەمانتارانەی کە ئێوە پشتگیری دەکەن دەتوانن کوتلەیەکی سیاسی دروستکەن یاخود لە بەرنامەتانە هەیە دروستی بکەن؟ نەخێر ئێمە لە بەرنامەمان نییە کوتلەی سیاسی دروستکەین. ئێمە لەبەرەوەی لەسەر ئەساسی فرەبازنەیی ئەم هەڵبژاردننی داهاتووی باشە ئەوە بۆ دەرپەتێکی باشە ڕەخسێ دێت کە لە بازنەکانە دەنگی ناڕازی ئەوانەی خۆیان کۆکردتوانێت چۆن پشتگیری لەو کەسانە دەکەن پێتان باشە و لە هەڵبژاردننی داهاتوو خۆیان هەڵەبژێرن. ئەوە ئێمە لە دەرەوە مافی دەنگانمان هەیە ڕەوەندی کوردی لە دەرەوە ڕەوەندێکی گەورەیە لە ئەوروپا. باشە زیاتر لە 9 میلیۆن کەسە بێت بە کۆی گشتی. ئەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئاستی کوردستانی عێراق ئێمە لایەنگر و دۆست و هەتا خەرچیشمانەیە کاری جدی دەکات. بەڵام ئێمە توانین بانگەشە بۆ کەسانە بکەین کە باوەڕمان پیانە کە ئەماناتوانن نوێنەرایەتی میلەت بکەن و پشارێکی گەورە دروستکەن و لە ڕێگای بەغاوە بتوانن تێگەی کۆمەڵێک لەو کێشە و قەیرانانەی کە هەیە لە خزمەتی هاوڕاتیانە چارەی بکەن. زۆر باشە. ئێوە ڕاگەیاندراوەکە باسان لە جدی کۆمەڵێک لە وڵاتانی هەرێمی و ناوچەی کردو لە قاڵبدانی هەرێمی کوردستان و پێتان وا بووە کە هەرێمی کوردستان لەو ئاستەیانە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی دیبلۆماتیشەوە ناتوانێت ڕوبەڕووی ئەو ئاستەنگانە ببێتەوە. کەواتە ئێوە پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ڕوبەڕووبنەوەی ئەو ئاستەنگانەی دێتە بەردەمی؟ جارێک یەک واقعی هین هەیە برای عزیزەیەکەوە کورد یا کوردستان خۆی ئەو شوێنی هەڵ نەبژاردەوە مەسیرێکی حتمی و تووشی بووە. لەبەر ئەوە ژیان لەگەڵ ئەو وڵاتانی درۆسێ لەگەڵ ئەو نەتەوە میلەتانی دراوسێ لەگەڵ ئەو دین و مەذهبانەی دراوسێ بۆ بە شتێکی حتمی ئەوێ لەگەڵ یا بژیت. چۆن نەژیت ئەوە پرسیارێکی ترە. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی لە سەرەتاوە سەربەخۆی و سەروەری خۆی پارێزێت لە هەموو شتێکی بچووک و گەوران نەگەڕێتەوە بۆ وڵاتانی دراوسێ و پرژبەم و بۆ بکە ئیجازە لە ملەو وەرگێت. ئەگەر لە سەردەمی شۆڕش و خەباتی سەکداریە ناچار بۆ ئەوە بکات لە سەردەمی حکومڕانی خۆماڵیدا بە پژگیری وڵاتانی ڕۆژاوە تایبەت لە ئەمریکا و ئەو کراوەی کەوا بەسەر کرانەوەی بەسەر هەرێمدا کراوە هیچ مەجبوریەوە نەبوو بۆ دەرەجەیە بچێت بکەوێتە باوەشی ئەو وڵاتانەوە. ڕاستن لاچاریە بۆ مەسەن تۆنەوە بەشویان هێریت بە ئەسمانە نەوە نانێری بۆ نمونە یا بواری بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسێەوە توانی بیکەی لە ڕێگای ئەوانەوە توانی بیکەی. بەڵام ئەمە کرا بە شێوەیەکی تر بکرایە وایە بە شێوازێکی تر بکرایە پەرلەمان ڕێگا و نەخشەکەی بەدانە هێزار سیاسەکان دەور و ڕۆڵیان هەبووە لە داڕشینی. بەڵام زۆربەی بە پێشەوانەی ئەمە کراوە. لەبەرەوە ئەو وڵاتانش هەم پرسی هەرێم و پرسی بازرگانی و سیاسی لەگەڵ هەرێما بەکارێنن بۆ پروکانەوەی هەشی نەتەوایەتی و بزاپی نەتەوایەتی لە هەموو بەشەکانی کوردستان. بینیمان لە ڕۆژاواتیان کرد. بینیمان ئێستا هێزەکانی تورکیا لە باشووری کوردستان چەند بلکەی سەربازی و هەواڵگری و کۆمەڵەشی تریان هەیە. ئێرانیش بە هەمان شەدا. لەبەرەوە ئەمانە باوەڕ ناکەم لە بەرچاوی کاڵی کورد و لە بەرخاتری ئەوە بێ کورد بە ئاواتەکانی خۆی بکات فەرمو لەسەر پولێک کە دیزاین کراوە هەڕەشە و گوشەی دنیا لە هەموو کوردەکەن لەسەر پولێک بەش دیزاینە یانە دەچمەوە لای زۆر سپاس ببوورە دەچمەوە لای کاک سەعید دوێنێ ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە لێدوانێکیدا باسی ئەوەی کردکە ئەوان دەرگایان کراوەیە و هەوڵی جدی هەبوو بۆی دەنگە ناڕازیەکانی کە لە ناو بزوتنەوەی گۆڕان چوونەتە دەرەوە بێنەوە ناو بزوتنەوەی گۆڕان هیچ هەوڵێکی لەو جۆرە هەیە ئێوە بەشێکن لەو هەوڵە یاخود ئێوە بەشێکن لەو دەنگە ناڕازیانی کە هەوڵ هەبووە پێکەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان جارێکی تر پێک بێنەوە قوربان وە کۆتم ئێمە بەنسبەت ئێمەوە لە ناو هەنگە کار و چالاکی بزوتەوەی گۆڕان لەم ڕۆژەدا ڕابردووە بۆ ئێمە ناگەڕێنەوە بۆ ڕابردوو مەبەستم پێش ئەم بەڵێ
پێش و پاشە ئەمەش ئێمە تا ئێستا نە ئامادەییمان دەربڕێەوە بۆەوەی بکەوینە گفتوگۆ لەگەل گۆڕانە و نەش ئامادەی گفتوگۆ لەگەل ئەم دەسەڵاتەی کە گۆڕان بەڕێوە دەبات گفتوگۆ بکەین چونکی دەزانین ئەمانە بۆ بەرژەوتی خۆیان و تەنانەت وەکو بانگەشەیەکی ئینتیخابی هەڵبژاردن ئەم کۆڕ و کۆبوونەوەنەوە ئەم گوتار و وتارانە گۆڕان گەیشتۆتە ئاستێک کە ئیدی دانیشتنی لەگەڵ ناکرێت تا بزوتنەوەی گۆڕان لەم دۆخەدا بەشدار بێت چ لە حکوومەت و چ لە پەرلەمانەکەی ئێمە ئامادەنین نەک تەنها لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دابنیشین بەڵکو لەگەڵ ئەو لایەنانەی تر کە لە پەرلەمانیشدا چونکی شەرعیەتدار بە پەرلەمانێکی بە تەزویر دروست کراو خۆی لە خۆیدا لایەنێکی سیاسی دیاریکراو ئەگەر بە فعلی بەشداری لەناو حکوومەتێک لەناو کابینەیەکی وزاری دانەکات کەواتە چۆن دەتوانێت گۆڕانکاری ڕیشەیی دروست بکات چ میکانیزمێکی دیکە هەیە بێجگە یان با بڵێن لە دەرەوەی حکوومەت بەڵێ میکانیزمەکە ڕوون و ئاشکرایە کە سنووقی دەنگدانە ئێمە وەکو برادرانمان لە ڕەوا خۆمان ئامادە نەکردو بۆ ئەوەی بەشداری بکەین لە هەڵبژاردننی پێشوەختە تەنانەت بیریشمان لەوە نەکردوێتەوە تەنانەت لە هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش بەشداری بکەین چونکی ئێمە بەرنامەیەکی سیاسی کۆمەڵایەتی پەروەردەییمانەیە ئێمە ڕمی کارمان لەسەر تاک و هاوڵاتی چۆن هاوڵاتی هەر بدەین کەرامەتی خۆی بپارێزێ حیسیەتی خۆی بپارێزێ عقلی خۆی ئەو قاڵبەی کە بۆی دانراوە لەو ئەو قاڵبە بشکێنێت و لە دەرەوەی ئەو قاڵبە بیر بکاتەوە و هێزی خۆی بەکاربێنێت کە هێزەکەی لە پەنجەمۆرەکەیدایە لە ڕۆژی دەنگدانە ئەو هەموو دەنگە ناڕازیە هەبێ ئێوەش ناڕازی بن و بتانەوێ ئەم هەموو دەنگە ناڕازیە کۆبکەنەوە ئەگەر نەتانەوێ بەشداری هەڵبژاردن بکەن و نەتانەوێ هێز و لایەنە سیاسەکانی دیکە بەشداری حکوومەت بکەن کەواتە چۆن دەتانەوێت گۆڕانکاری ڕیشەیی بکەن گۆڕانکاری ڕیشەیی وەکوتم لە سنووقی دەنگدانەکە ڕوودەدات ئێمە کار لەسەر دەنگدەر دەکەین کار لەسەر تاک دەکەین هانی دەنگدەر دەدەین بۆ ئەوەی بڕوات ینی بە لێشاو لایەنی سیاسی مەبەسم جارێ تاکەکە بەلامەوە گرنگە لە لایەنی سیاسی بڕات بە لێشاو بۆ سەر سنووقی دەنگەکان و دەنگی خۆی بدات گرنگ نییە بەکەی دەدات گرنگ ئەوەیە ئەو دەرفەتە نەڕەخسێنێت دانەنیشێت لە ماڵەوە دەرفەت بڕخسێنێت بۆ حزبە زەبەلاحەکان و گەندەڵکاران بۆشاییەک دروست بێت ڕێژەیەکی کەم بەشداریکەن تا بە ڕێژەیەکی کەمی نرخی کورسی بەدەست بێنن با ڕێژەکان بەرزکەنەوە لە هەما کاتیشە هەر کاتێک هەر بەڕێزێک بێت خۆی کاندید کات ئێمە وەکو هەنگ پێوەرێکمان داناوە کە بریتە لە 50 پرسیار 50 پرسیارەکە 5 ڕشتە دەکرێتەوە ڕشتەی دەستوری دەگرێتەوە ڕشتەی تەشریعی دەگرێتەوە ڕشتەی سیاسی دەکرێتەوە ڕشتەی کۆمەڵایەتی دەگرێتەوە ڕشتەی دەرونی دەگرێتەوە هەر بە ڕێزێک کە بیاوێ خۆی کاندید بکات دەبێ بەم پێوەرە یعنی بەم هینە هەڵسەنگاندنە تێپەڕێت ئەگەر با بڵێ لە 50 خاڵە 45 خاڵی بەدەستێنە ئەو کاتە ئێمە نەک تەنها پشتگیری دەکەین بەڵکو بانگەشەشی بۆ دەکەین بۆ ئەوەی بڕات و ببێتە کاندید و لە هەمان کاتیشە دەنگی بۆ کۆ بکەینەوە ئێمە کار لەسەر وەکوتم داهاتووی عێراق ئەم هەنگاوەتان سەرکەوتوو دەبێت ئێمە بە وەکو چۆنەڵی بە مۆدێلێکی تازەی سیاسی دێنەکانەوە کە مۆدێلە پێناسەکەمان بۆ سیاسەتی تازە ئەوەیە کێ چی پێدەکرێتکەی و چۆن و بۆ کێ لێرە تاکەکەی هاوڵاتیە چی پێدەکرێت ئێمە بۆیە کار لەگەڵ هاوڵاتی دەکەین نەک لایەنی سیاسی کار لەگەڵ دەستە و گروپ دەکەین نەک لایەنی سیاسی هاوڵاتیان لەسەر ئاستی تاک بێگومان چونکی ئەمە هەمومان گرێدراوی نیشتمانێکی گرێدراوی نەتەوەیەکین لە ڕێگای تاکەوە ئێمە نەمیدیای زەبەلاحمان بەدەستەوە نە ڕۆژنامەمانەیە نە تەنانەت لایەنی سێبەریمانەیە ئێمە لە ڕێگای تاکەوە بە هێمنی لەسەرخۆ جارێکی تر کار لەسەر تاک دەکەین کە
تاک بە تاکی هاوڵاتیان تێبگەێنرێت تاکێک کە پێگەیشت ئەو تاکێکیشتر پێ بگەێنێت و پرۆسەی پێگەیاندنی تاکەکە زۆر ئاسانە وەکوتم پێش هەموو شتێک دەبێت کەرامەتی خۆی بپارێزێ حیسیەتی خۆی لەدەست نەدات ینی ملکەچ نەبێت بۆ بەرپرسێکی حزبی یا وەزیفی بیر بکاتەوە لە دەرەوەی ئەو قاڵبەی کە ئەم دوو هێزە زەبەلاح و تەنانەت بلە ماڵە سیاسیەکان بۆیان ینی داڕشتون لە دەرەوەی ئەو بازنەیە بکەنەوە و هێزی خۆیان حتمما بۆ دوا پرسیار دێمەوە لای بەڕێزت ئەمەوێ بچمەوە لای دکتۆر چیا کاک دکتۆر چیا ئێوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕوونە کە چیتان کردو بەڵام ئەمەوێ بزانم لەسەر ئاستی دەرەوەی هەرێمی کوردستان ببورن عێراق چیتان کردووە بە تایبەت لە ناو کوردانی تاراوگا لە ئەوروپا ئێمە وەکو بە بەرەزموت ئێمە حیزب نین و بەنیازی نین پێکاتی حیزبی دروستکەین ئێمە گرتبوونەوەیەکی ئەو خەڵکانن کەوا بۆ چوونیان نزیکە لەگەڵ کارنامەی ڕەوا مەسەرەی هاوڵاتی بوونە مافی هاوڵاتی بوونە بەکارهێنانی ئەو مافەیە ئێمە بۆ خۆمان وەکو ڕەوا ئەنجومەنێکی گشتیمانەیە و ئەنجومەنە گشتە دوا بریار لەلایەوە زیاتر لە 20 کەسە نوێنەرانی وڵاتانی تایە و دەسەیەکی سەرپەرشتکاربانەیە و بەشەکانی کارکردنمانەیە ئێمە وابزانم لەو گروپانی کە ناڕازین ئێمە یەکەم تاق ئێمە هەر لە سەرەتاوە کە پرۆگۆڕانمان دروست کرد لە ناو گۆڕانە مابین ئێمە خۆمان ڕێخستمان بینی لەگەڵ هیچ هێزولایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان پلانتان هەیە پەیوەندیتان هەبێیان پەیوەندیمان هەیە بەڵام پەیوەندیەکان لەسەر بەش بۆ هینە بۆ باشکردنە پەیوەندی سیاسیمانەیە لەگەڵ کەسایەتەکانمان لەگەڵ گروپەکانی ترەمانە لە بەغاش هەڵمان ناوە بەکارنامەکەمان کردووە بە عەرەبی گەیانوەتە چەند فراکسیۆنێک و هێزێک لەوێ لەبەرەوە ئێمە پەلەمان نییە لەوە ئەوەی زۆر لامان گرنگە تێگەی ئەوانەی ناڕازین ئەوانەی خۆڕاگرن ئەوانەی هەواداری جدی گۆڕانکارین تێگەی ئەمانە جارێک بۆ بکەینەوەوانە دوایی هەموو بەیەک بۆ بتوانین لە سای ئەو پلتفۆرمە ئەو شەکۆیە بتوانین تێگەیت ئەو کارانی تر بەجێبەجێ. زۆر سپاس کاک سعید دەگەڕێمە وڵات بوو دوا پرسیار پێشبینی و خوێندنەوەتان بۆ ئایندەی هەرێمی کوردستان چییە بە دیاریکراوی کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق و هەرێمی کوردستان ئەگەری بەڕێوەچوونی هەیە؟ بەڵێ پێشبینیەکان هەڵواتە دیار و وازەحن ئەگەر هاوڵاتی بە تایبەت دەنگدەر بڕیار بدات بایکۆتی هەڵبژاردنەکانی پێشوەختە بکات ئەوە بە زەرەری خۆی دەشکێتەوە بە زەرەری ئۆپۆزیسیۆن دەشکێتەوە و بە قازانجی ئەم دەسەڵاتە بنەماڵەیە قۆڕکاریە گەندەڵە چەتەیە دەشکێتەوە بۆیە ئەم دەسەڵاتە شەزانەی چی کردووە ینی پەلکێشی نەیاران و دژمنانی کوردی کردووە بۆ سەرخاکی کوردستان زیاد لە 22 بنکەی سەربازی تورکیا ئەمڕۆکە بوونی هەیە لە سەرخاکی هەرێمی کوردستان لە هەمان کاتیشە لە 16 ئۆکتۆبەرە بینیمان کە حەشدی شعبی بە پاڵپشتی ئێران چۆن هاتن ناوجەرگەی ناوچە دابڕێڕاگەکانیان لە کورد داماڵی و ئەمڕۆکە بوونی حەشدی شعبی لە کەرکووک و لایەنە شیعەکان و لایەنە عەرەبیەکان و تعریبکردنەوەی جارێکی تر تعریبکردنەوەی کەرکووک ڕۆژانە لە پەرەسەندنایە ئەمانە مەترسی گەورن بۆ ئەمن و ئاسایشی هاوڵاتی نەک تەنها لە ناوچە دابڕێراوەکانە بەڵکو تەنانەت لە پارێزگاکانی هەرێمیشە. بڵێ بەڕێز سعید کاکەی سوپاس کە دەستێمانیەوە لەگەڵمان بوویت بەڕێز دکتۆر چیا عەباس ئەندامی سەرپەرشتیکاری ڕەوا سوپاس کە لە هۆڵنداوە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.